ئەوها نابێ تێناکەم من هەر شتێک دەکەم تەنها و تەنها لە بەخاتری تۆیە. سپاست دەکەم. بەدڵت بوو؟ زۆر زۆر. با دوانەکەوین بچین نانی ئێوارەمان بخۆین. ئەو چیتە؟ هیچم نییە دەی جەنگیش. ئاخر چیتە؟ پێم بڵێ بوا دەکەی؟ پێت دەڵێم دەستم بەردا. هێشتا منت بەدڵ نییە ئیشتان لەمە زیاتر چیت دەوێ؟ خاوەنەی هەموو شتێکی هەموو شتێکت دەستکەوت. وتم هیچم نییە لە یەخەم بەوە جەنگیش. واز بێنە با کەمێکە ناسە وەربگرم. تۆ عیبێکت هەیە دەزانی؟ داوای هەموو شتێک دەکەی بەڵام هیچ شتێک نادەیتەوە کەسانی کە شتت پێدەدەن. وەکو منداڵ قسە مەکەم بڵێ بزانم چیت دەوێ. خۆشەویستی هەرەوەندە. بیرت نایە ها؟ ئەمڕۆ چ ڕۆژێکم؟ چی ڕوویدا؟ 12 ساڵ لەمەوە بەروەک ئەمڕۆ چی ڕوویدا؟ من هەناسەیەک وەردەگرم کاتی نان خواردن دەتبینەوە. کەمێ باسی قومارچەکانی ئەم شۆم بۆ بکە. کاکە زەلفەر و لێرەوە ژوورێکی تایبەت لە کۆتایی دواوە هەیە لەوێ یاری دەکەین یاریزانی خۆمانی تێدایە. ئەوان کێشە نین هەروەها بولگاریشی لە ناودایە. ئەوانیشم پێشتر ناسیوە پیاوێکی سەلیمە کە یاریت کرد تێگەی. عافێتان بێ. زۆر سپاس. یەکێک لەوانە جەنگیزە؟ لە هەمویان باشترە. یانی لە منیش باشترە؟ ناجیانە کە زۆتە باشتر نیازەر. درۆ دەکەی و یاری بەنگوستەکەشت دەکەی. نەخێر بۆ دەڵێ ئەیشە نەچێتە قومارکردن؟ جار جار ئەگەر یاریەکە گەورە بێ و قەرە باڵق بێ ئەویش لێو بەشداری تێدا دەکات. چۆن دیارم؟ ڕێی کوچمە دەوڵەمەند گەنجان. ببوورە بوراوە بێگومان بوراوی تۆ جەنگیزخانی چۆن دەبێت نەبورین؟ وایە ڕاستە مووی شەیتانم پێوەیە وانە؟ وایە باوەڕ کە تۆ تاکە خۆشەویستی منی وایە؟ هەتا لەگەڵ من دێ دۆزەخیش وایە؟ پێشتر ئەوەم کردووەم شتێکی لەوە گرانتر بێ. ئەو شۆ لەگەڵم دێ قومار؟ نا تااقەتم نییە. تکایە وەرە ئەو شۆ بۆ تۆ یاری دەکەم. خۆشم دەوێ ئەیشان. منیش تۆم خۆش دەوێ.
ئەمە چییە؟ زۆر بەتەمە. ناوی چییە؟ پواگرۆ دۆکەنان. چ ناوێکە؟ مانای چییە؟ ستێکی سوورکراوە بە تامی شەڕاب. بە زۆری ئاژەڵەکانیان قەڵاو دەکەن و دوای ئەوە ناوچی دەردێن و سووری دەکەنەوە. پێویستم بۆ ئازەر. لەوە خۆشتر چێت دێ؟ دیسان دەستمان بەنان کرد تا دڵم تۆنکەی بە پەلەپەل خۆم گۆڕی هاتمە خۆشی بکەین. چی بووە؟ ئەزەر؟ ئەزەر تۆ باشی؟ ژوورەکە ئامادەیە گەورە. جنگیز ئەیشان خان ئەزەل تۆ باشی؟ ئەزەل؟ شەرم بە یارمەتی خۆت حەبێت سەرەشەم ببێنە. تەلەفۆن دەکەم بهێنن. شەرمین خۆت بڕۆتکایە. باشە دەچن دەهێن و دێمەوە. دنیام هەموو هاوڕێکانم هەموو ژیانیان بردم. خۆزگە چاوەکانم بدی باوە. ئەمە چاسێکە خوایە گیان. خوایە گیان ئەمە چ سزایەکە. ئەم سزایە چیە خوایە گیان؟ بەڵام داری خۆزگە بێبەرە بێبەرە.
بیری ناکەم کاکە بیرم ناچێ بێز ئەحمەد دەڵێ من تۆ دەناسم